کێشەی کورد لە باکوور لە باشوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات بە هەڵمەتی عەسکەری چارەسەر ناکراوە و ناکرێت. ئەمە ئەزموونی 200 ساڵی نەتەوەی کورد لەگەڵ حکوومەتەکانی دەوروبەرمان سەرماندوێتی. ئەمە یەکەمین ئۆپراسیۆنی گەورە و ئاخریشی نابێت ئەمە بەنسبەت تورکیاوە. یەکێتی هەد لە سەردەمی جەناوی مام جەلالەوە تێزی ئێمە تەرحی ئێمە چارەسەری ئاشتیانە بوو لە سەردەمی بەڕێز تورگت ئۆزالی ڕەحمەتیەوە و گفتوگۆ دەستی پێکرد شەڕی یەکلایەنە وەستێنرا لەلایەن جەنابی ئۆجەلانەوە و ئەوە توروسکاییەکی دا بە هەموو هێزە سیاسیەکانی تورکیا ئەنجا هەموو کوردستان. لەو ساوە تا ئێستا دەوڵەتی تورکیا هێزی خۆی تاقیەکاتەوە. چەندین ئۆپراسیۆنی گەورەی کردووە گەیشتە ئەوەی کە جارێکیان ئۆپراسیۆنێکی وایان کرد یەکێک لە جەنەرالەکانیان کە تێک شکان گەڕایە وتی بابە ئەو شاخ و داغە زۆر سەختە ئاسان نییە ئۆپراسیۆن تایە سەرکەوتن بەدەستبێنی. هەموو جارێک جەنەرالەکان ئەڵێن ئەمانە وەکو هێلکەیەکی بۆگەن ئاوالی یەکەینەوەیان تەواوەکەین پاکەکەینەوە کەچی لە دوای ئۆپراسیۆنەکە هەم بزوتنەوەی دیموکراسی مەدەنی لەسەر ئاستی باکوور و تورکیا بەنسبەت مافە دیموکراسیەکان و بەهێزە بێ هەم گەریلاکانش لەو شاخە مێنن. من ڕێیم ئەمەی خوارەوەیە لە نەتیجەی ئەم تەجروبەی ڕێم ئەمەی خوارەوە. تورکیا تازە ئەم ئۆپراسیۆنەی کرد بەڵام ئەگەر سەر نەکەوت یعنی چی؟ ئەگەر سەر نەکەوتەوە بیر لە ئاشتی بکاتەوە. بەڕێی من هەم پەکەکە هەم تورکیا هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەوڵەتانی ئیقلیمی لەسەروی هەمویانەوە ئەمریکا و یەکێتی ئەوروپا پێویستیان بەوەیە کە لەبەر ڕۆشنایی ئەم ڕووداوە خوێناویانەوە ئەم بەدبەختیانی بەسەر ناوچەکەیەتن وەکو چۆن بیلەوەکەنەوە قەیرانی ئابووری خۆیان چارەسەرکەن، قەیرانی کۆرۆنا چارەسەرکەن، قەیرانی سیاسی چارەسەرکەن، کێشەی ئەمریکا، چین، رووسیا وڵاتانی تر چارەسەرکەن، کێشەی فەڵەستین چارەسەرکەن. کاتی ئەوە هاتووە سیاسەتی نێودەوڵەتی کێشەی نەتەوەی کوردیش بە شێوەک لە شێوەکان چارەسەر بکە ئەگینە ئەم شەڕە بەردەوام بێ هەر سیاسەتێک بێیانەوەی بیسەپێنن بەبێ چارەسەر چ لەلایەن گەورە دەوڵەتانەوە چ لەلایەن دەوڵەتانی ئیقلیمەوە کاردانەوەکەی بەردەوامی کێشەکانە بێ.